هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ بەڕێزان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقی کە مەبەست لێی تەوتوێکردنی هەنگاوەکانی کۆمیسیۆن بووە لە ماوەی ڕابردوودا. خۆتان دەزانن کە دووەوادەی دیاری کرا ئەو کاتیش بە ڕێککەوتن و بە گفتوگو لەگەڵ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و لەگەڵ لایەنە سیاسیەکان 25 مانگی شوبات دیاری کرا بوو، بەڵام لەبەر هەندێک هۆکار کە لە دەرەوەی دەستەڵاتی ئێمە و لە دەرەوەی دەستەڵاتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوون بوونە سەبەبی ئەوەی کەوا فریۆنەکەون بوو 25/2. بەنسبەت دیاریکردنی ڕۆژ ئەمڕۆ گفتوگوەکانمان بوو ئەوە بووە ئامادەکاریەکانی کۆمیسیۆن دەستی پێکردیە و طبعی ئێمە هەڵسەنگاندنێک بوو وەزعی خۆشماندەکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان، چونکە دەزانن لە ماوەی ئایندەدا ئێمە مقەیەد نین مە هەندێک ڕێکاری کات ئەویش ئەوەیە کەوا مانگی تەمووز ماوەی یاسایی کارکردنی کۆمیسیۆن تەواو دەبێت، واتە دەبێت مدەتێکی پێویستیش بدرێت بۆ ئەوەی کەوا ئەو پرۆسەیە بە سەرکەوتووی دەرەنجامەکانی ڕابگەیەندرێن و پەسەند بکرێن و ئەو هەنگاوانەش بندرێن. لە هەمان کاتدا نهایەتی ساڵی خوێندنە دەبێت مەشورەت لەگەڵ لایەنی تەکنیکی و لەگەڵ پەروەردە و چونکە ژمارەیەکی یەکجار زۆر قوتابخانەی لە هەموو کوردستان پێویستە، ئەو کاتە دەبی پرۆسەی خوێندن و یاخودی تاقیکردنەوە و ئەوانە ڕابواستید لە ئەسنا عەمەلیە ئینتیخابیدا. لەم مەشاورەتدا دەبین ئێمە لە تێگەیشتنی کۆمیسیۆن بۆ ئامادەکاریەکان تێگەیشتین، بەرچاومان ڕوونە و ئەوان ئامادەکاریەکی باشیان کردووە و ئامادەییان تێدایکەوە ئەو پەڕی هاوکاری تەنسیق لەگەڵ ئێمە بکەن و پرس و ڕایەکیش بێگومان سەرۆکایەتی هەرێم لەگەڵ لایەنە سیاسیەکانیش دەکات، چونکە ئەمە پرۆسەیەکە کە پەیوەستە بە هەموو لایەکەوە و دواتر بە پێی یاسا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژێکی گونجاو هەم بە گونجاندن لەگەڵ جەدوەلی با بڵێن کارکردنی کۆمیسیۆن و هەم بە ڕێککەوتنیش لەگەڵەوەن